هیچ ناویژن شتێدانی هیچ ئافرەت هاتوا اللي نقرا ملوكم لقى هاوري برو خوانا زاني استا هاوري قيش تشيله تسلا كاتي باشا بوتو استا كانتي باب النما باب داتو كبير تسلا كيلونا برو من نالم نايم براكم وبتمال سويت بيتوا هذا هاتوا هنجي نفس الشيء لسلك ها هو برا 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 حتى السبب استبرا شي هذا السري هاتوا هزالي مكة ما هزالي مكة او دري باب ما بام كجهز توا ولكاك امن درو بابا اوتو هاتوا هذه تنرو يشتبوي والله كرم هاتمه وهاتمه يرشد تمكس لي لاني صار ريم كلزاني وهردي بس انت لو كمولا ماري اري والله محمد سوري لكن ما عندي بدي تسمرك بالي دابا شنو ماري بربع تبالي ما أصلي خمس يوري لا خير شيء بو قبل أهلته دارم إحسان استأكرك تدينوا بيان بريني إنكار بي نا إنكار ناكري كو إنكار ناكري هو صديقة دیتت کدام شایده کردین؟ هر زو زانی پیکوینه. باشه میشه چه خرابم کرده مردم با تو کردیه؟ ببیرده کاتی خوی اما لسایت و رزیل و سفین نبود که بابو براشی مرد. ادی او کرم عمری 10 سال بود دیت سهار و بتر بود چه درد چی با من دکرد؟ دوای قابل من اگه مردم با توش نکرد و دبا میر بپیاو چی دیگه بکن. باش حلتي يعني أما هل أوهاب مني نوع والله لو موضوعي عقل مضاوستها خو قابل إيشي بشرعي ما نكرديه بس أتوار أو دي بمبري أو كابرا لوتو مركزي أو كورولولا مركزي ديتي أمنتين عقل باشا للاك مردبو بيدا بتوا للاك لمركزي الجناك بديتي أما دربي إلا لما لا يوجنيه إيه أو جنة تشيبوا يا صبحي هاري خوش تشيبوا يا بالكدر تداري كيبوا فادي هو تدريت سن معقول صديق نيتو ماري خوي بستوزي أنا والله بريمتي لو أنا الشلة قرابي نديد توا هي قبلو مارانا لو يفشتو إيه ده باشا زين تفكين باشا بمهاني ميوان داري بابسين ماري بلتش خود درمان ناكا أغا صديق ده يبدأ يبين أغا نا أو دانشتنا هايتي ده يلا بابا
فرمو ياخو بخير بن نزات كوي بابا باشي تاشي سلامات ياخو بخير بس تساو ادي بركم زور شب بعمريت يا دكتوري بك داخل سنگ ليلة ما كده زور ليش هذا يوصل داينا كده والله حق خوتي قليبك او ما احسان هر سفري كربولير نبو اميري شال سفري بولير نبو امني شقل مطاو نبو او رغوت ما بتسين سرت شي لدينا جودي على ماريني ان شاء الله صديق يدينا بابي تو هو خير تباش انا ما دام بابروي باش لا طالبوا دينا تباش دزان في ناس يديراني نعم مانيا نعم بينات دباستي ما دام دباستي يلا يلا كده وخلاص أم ناخذ دسوش زور ما سلام سردانش كمان هي يا جيشتي دينا ان شاء الله خوش بالمني سلام يبكى ان شاء الله دباش ئەمن دەبی بڕۆم ئەمن نازانم چی دیکە لێرە بم نازانم بە چ ڕۆک لێرە بم ئەمن دەبی بچم حاجی ببینمەوە ئەگەر حاجیم نەدیتەوە دەبی کون بە کون لە دوو وەستا ئەحمەدی بگەڕێ مەسەلە چ کوردی هەیە دەرێت دۆم بە دانیشتنێ مالی وێرانە ئەمن کەرکم نەما باش احسان پێم نارێ مە چ بکەین لەو کابرای فادیە ئەو مولک و ماڵێ هەمانە لەسەری دانیشتینە هەمووی ئیویە ئێکو دەبی و هابڕوە خۆ نەم بۆتە حەقی خۆی نییە چی لە کنمانە دەیدەینەوە ئەگەر خراپەشمان لەگەر بکە ئەوە دەتانی نەیدەینەوە لەبەرەوەی هەموو دنیا دەزانی ئەو پیاوە مردیە و نەمایە دووەمینی وای کوڕ و کچم میراتەکەیان بەش کردیە و تەوا فادیە جان ئەوە سەدیقە کەسێکی ئاسایی نییە هونەرمەندێکی ناسرایە لەو شارەی سبەی دووزبەی هەموو خەڵک پێدەزانی ئێکو دەبی وها بڕوا و غەدری لێ بکەین ها خۆ نەمگوتی غەدری لێ بکەین بەس ئەتو ئەو کوڕە خۆڕێ خۆت ناناسی ئەمیرۆ بە قورعان ئەو بابەی ببینی لە پێش دەرکەی هەموو قەلبی دەستچێنی و خۆڕیە چێ وەڵڵاوە بالله تاللهی دەستەکی بگەین تێ بەگرتنی دەدەم دەبی قەت دەرنەچی بڕدێتەوە لە سزن تێگەیشتی یانیش بەخۆم دەستم زانم سەدیق لە چێ لەگەری دەبم ئەو ماڵی بەس دێرم هەر نایم وەش ئەی ئافرین ئافرین لۆ تو پاشی ئەو هەموو ساڵەی دەچی لەگە سەدیقی دەژی ئەدی ئەوەندە ساری ئەو مارمولکەمان پێکەوە پێکی نایە و دوو مندارمان لێکەیە و تازە بە تازە باشە مەلوسە لە خۆمان بشێوێنین کابرا هاتەوە دەبا بێتەوە ێ باشە بەم ناری چ بکەین ها چ بکەین دەچین لە دووی دەگەڕێن هەتا دەیبینینەوە چ حەقەچی لە کنمانە دەیدەینەوە دەستی پێدە باش دەبگرە مادەم وی لێ هات بگرە ها بڕۆ سیارەکەی بۆ بڕۆ ماڵی ئەم دەستمە بازاری هێواشەوە شۆردم بە بزانم بەڵکەم بە تەسادف دەیبینمەوە دەبڕۆ خوا حافیز دەست خۆش بیتن قەلب ساف بی پرۆڤەکە زۆر بە جوانی بەڕێکرا باقیەکەی سبەی تاوا دەکەین ئەو ڕۆ کۆتای پێدەین هەستە دەست خۆش با بڕۆین کاک حەمید باشەوە چ بکەین لە سبینەوە چاوەڕێینە نەکاک ئەحسان نەکاک ئەمیر شتاقەچیان ناتن ناوەڵا کەس دیار نییە باشە قەپاتکەین بڕۆین وڵای کەیف خۆتە ئەمن دەڕۆم وەڵام ئەم جواب فکرم لێ کردەوە بڕۆین بەس کاک حەمید ئەو کابرا هات کورە دنیای سەراو بن کرد وەزعەکەی تێکدا نازانم توشتەشی لێ نازانی نازانم ممکنیشە
ئەمە هیچ دەزانم خواحافیز. ئەتووسی نازانی وەڵڵا ئاگاد لە هەموو شتێکیدایە، وەڵڵا دەستت لە هەموو شتێکیدایە، وەڵڵا ئەتوو فەقیر نی، ئاگری بنکایی ڕۆژی خۆی دادێ. با تەلەفۆنە چلو کاک سوادێ بکەم. باشە سەرۆ ئەوە کابرای لەگەرمان نەبوو لە سزنێ، باشە لەو چات بۆ مارمان ئەوە کاکە ڕاست دەکەی ئەو کابرای لەگەرمان بوو، بەس ئەمیش نازانم لە هاتە لای مارین بەس دەبی ئەما لێ کۆرنەوەشی چاچی سەر بکەم زانێ ئەو کابرا چێە؟ وڵی دەسێم بە خزم دەرچی ئەوە. وڵا چێ دەریوەش نییە دەژبی ئەم بە خزمی خۆمی دانانم بەڕاستی واللهی ئەو دەدای میدانێنەی ئەو ئاکە. ئەلو ها سەرۆ چۆنی؟ سەرۆ چە هەیە چ نییە؟ ئەمە لە خواردنەوەین. بەڵێ زارێ لە خواردنەوەی. لێ پرسە بزانە دەنگ و باس چه هەیە چنیە لە ماریما؟ ئەحسان تەلەفۆنی کردێ نەیکردێ بزانە؟ سەرۆ ئەمیر دەرێک کەس تەلەفۆنی نەکردێ لە بۆم کەس لێ نەپرسیما کاگە ئەسان لێ نەپرسیا؟ لێ ناوەڵە کەس تەلەفۆنی نەکردیە. بەس سەرۆ دەرێ قەپات کەم بڕۆمەوە؟ قەپات کە با بڕۆ. کاکە سەرۆ قەپات کە و بڕۆ و خوا عافیست بی باشە؟ دەبڕۆ دەی خوا عافیس. ئەوە ئەویشمان ڕەوان کردەوە مارێ قەپات ئێستا کەس لە کۆمپانیا نیە. باشە؟ با بڕۆ. باشە با بڕۆ. باشە کاک حەسەن بەڵێ شێمە لۆ هات لۆ ڕۆیشتەوە. والله ئەوزە ئەو تو بە خۆت خەبیری ئەو شتانێ ئەتو بە خۆت دەزانی لۆ هات لۆ ڕۆیشتەوە هەر بە خۆت تاقیبیان ناکەی لەو حاڵەی دەگەڕێی. کورە معقول نییە ئەوە لە باتی کەیف خۆش بیلەوەتیاتەوە هەردەی بینیم خەمخۆر و قەلەق و نازانی بەخۆی چێوە دەستی چێوە نات. والله خۆ ئەوەندەش ڕاستە. ئەو زلێخا هاتەوە قسەیەکە بکە بیخافری لە بزانم ئەو عەلاقەیە باشە. خوشکە زلێ هەتا ئێرە نایبێ زەحمەت. السلام عليكم. عليكم السلام بخير. كوي باشي صحتك توني. بس نولي كريز لا 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 انتو باخذ بري من دزاني ها امن كريو ولا لك كس زياد ناكم وي عنا اي وي راس بس امن قلتم تازس شيمم دي هاتوا تسو لدركي دا كس لما نبو ديار بو تسو لكن محمد كري لكي هنا دركي كردوا تسو جوره دي سان بقلقي هات رويش عندك قوتمان ورا ساعة كدلو كنسا لكن بابا ناين لما لنقول سايب خوينا بس ولا لكن ما عنداني شا نهات روي خوا خير تعمل نسي وديار ايش يا ابو بخوا ديار انا شموانيا دائما عاقل اخويا دابا عشرة اخوا حافظ بخير اخوا حافظ بخير ساعة هات سبو إحسان صديق نديتوا کسێت چم کرد چما چایخانەی بایزیمە مەسکۆمە قەیسەریما لە دوی نەگەڕێم نازانم هەردکوتیدا ئاسمان هەلی چێشە چی بەسەر هات دەرێم لۆ سبەینێ ناچی لە برادرە قەدیمەکانی سوال بکەی بزانی ئەوان نازان لە چێ
والله خۆ ڕاست دەکەی ئەوێ ڕۆژێ عەبدولکەریم تەلەفۆن لۆم کرد گوتی حازی برادرم تەلەفۆنی کردیە على ئەساس ئەم نویستیە دیارە معلوماتێکی هەبووە حاجی دەربارەی کاک سدیقی. ئێدە باشە بڕۆ دانیشە بە قسەی خۆش لەگەری خانی دەوێ پارەی دەوێت چی دەوێ بیدێ بەس بە ئەو کوڕ و کچە نەزانن. بڵێ کو نازانن کوڕ و کچەکە ئەوڕۆ نەزانن سبێنێ دەزانن هەر دەزانن. دەخوا عالیمە ئەو ئەمیرە بزانی ئەوە بابیتی یان دەیکوژی یان بە سەو سوارەکانی بەکوشتنی دەدا. خدا عیب نییە ئەمە چەند ساڵە ماڵ و ملچیوی دەخۆین ئەم کە بە یەک سعاتی لەبیری کەین و شار بە دەری کەین ها. ئەدی چ برێم بێ لەسەر ڕحمان دانیشی؟ ئەتو غەڵەت تێگەیشتی ئەو پیاوەکی باشە سەدیق بە ڕحمە ئەو مەسەلەکەی بزانی لێمان قبول دەکا ئەتو لۆ هاتەنگاوی. ئێ باشە دی چ بکەین چارە؟ وەڵە چاوەڕێ ڕەحمی خوای دەکەین چ دەکەین؟ ئامەنە بیللا. السلام عليكم ورحمة الله وبركاته بخير بيه روح كاقولي أول شيء دري موبايلك اشتازت كريا أو نوع موبايله بس دورة من دكان دتان بكرن هايش تاكتاكيان حميان نا يا رأتوش تدورة من دكاني أبتسيوا ولا وي باش تذكرهم غشي برشاكولي حسابي فول هفاتا اسمع هذا لينيا دوتي علي أنا السيبي لمو درتوا أدي بس شي زغبابي لو درتوا لبي توشي لي برادركي هلا سبيني وكالتي منقولة وغير منقولة وردقني أقل نعمل شيهان برادركي إيران أدي باجو بايداني ليدا باردو زانا اگر خوم نکرده صدیق اغل دیاره امن پیاونی ما بابزاني هنگو باسی شیمی دکن ام تازه دیتی نسای خانه مسکوی دانشتو لگر عزی بلادری راسته علی بخور کله چیه و کاغولی چیه و بگم شیمی دبینی حاجی او مصیبتی امن توشی بویما مصیبتی چی؟ کوره کو مصیبتی چه حاجی اوانه بزندیتی چاوان لقبریم دنین اوانه دیانوی بوم کجن اوی اوانه بمنیان کردو بچاوی خوم دیتم یا ربی دجمنت نبینی والله حقی خوتا والله تحملی دوی خواه فرصت الدا او کتو برادری او کابراینی با زور چان یواش اتو تیناری او جنی لو مارک کو مارک آخر لو ویکر کاکا اوی امن بزانم باش اوی که او عالمه او کولان زانیان اتو مردی اتو ماشاردوا تازیه مال لو دانای او إحسانا نازم كو أوجني مارك ديا استاشتي ناقم بلام دواء بابت عمري خوايكر برات عمري خوايكر آقام لينا ما لبروين شام برا ندا لو كولاين يعني شم لبرتو أمروش نبارم كرت باش برسالة شدي حاتي باش أتوناتي ولا بو متاقد كي آخر أمن ملكي خوم أملاكي خوم إبابم إبرايا كانم آخر تسي بسرات سيام يكب شيوتو والله كاك صديق أوي أم بزانم مرككد معه أنا بادلت خوش كم مرككد معه دستي ندريتي نفرش لها نموي معه باش اشتشت كم ردكي دتي زور ورد لبنزو بنواني أو مسألة لوم دكوليوا تيجيشتي مسألة ملكو مالكي لبوم همو صاف دكيوا أو زديو النتيجة مدديو تصاور ريش دكم ها وي بصر أو تساوم دس من ماليان لو تعقيب لكم يكسرن ديم بيد ضليع زور باش يا ربي خواتك أو بياولو هاتو لو روشتا باشا تأولي لبو وعزلبو تيناكم باشا زورك كشي نبرديا هينيا زورك كيا قال هاد باوا زورك كشبرد تيناك دبيت تشتي بسرنا هاد وشي زاري يا مالو من طالع دي البيتوا ناس دبي مالو من طالع دي البيتوا سبك
ئەوە چتە لەوە بێتاقەتی جەیەکت دێشی ناوەڵە کچمی جێم نایەشیت ئەی چ بۆ لەو بێتاقەتی دایگیان دایە دیتیتم ئەو مارە بەبێ بابە چەند سارد و سڕە ڕاستەکەی کچم پێشی نیوەڕانێ هاتەوە دوای ڕۆیشتەوە نازانم چێوە چوو نەهاتەوە قەینا خۆت بێتاقەت مەکە دایگیان ئیشەڵڵا هەموو شتێک باش دەوین مەڕاقمانە نازانم لێ نەهاتەوە السلام عليكم. السلام. فرو. إيه مالك هاي إحسان يا؟ بله فرو. ما بدأت ليلو ساعتي. ليلو ساعتي. كاك إحسان خوش مشترين برادري منه. أجا هاتي ما بيبيني. بس مثلا دائما أتذكري صديقي. أجر غلطنا. لا استخارة. روت دانشة إستأتي بام. إيه بس. أنا كل صديقي ما. هو زمانك باب مديا. باب زان لو ساعتي ما لو نتي كومباني ها. كاك شو ما كومباني؟ إيه. لو كومباني نبو. دنيا مديك القوتيان لمانه هم نشاط ميرا بيبينه. أو باب ما خارة ده باب. ضرورة ده بيبينه. ضرورة. حاج بخير بي بخير بي أهلا بخير كاك إحسان شلوني باشي؟ بخير خلاص عدت باشي يا أخو بخير بي أخو سباستكم. کوڕما تو دەرسەکەت نییە دەبڕۆ دەستی خۆت بخوێنێ برو کاکە بەنسبەتە من سدیق لە مێژە مردیە ئێ بەخۆشت ئاگات لە هەموو وەزعەکەی بوو کە جەنازەمان لۆ هاتەوە ئەو پیاوەمان ناشت و تازیەمان لۆدانا و دوای ئەوەی کە جەنازەمان لۆ هاتەوە فاتنامەکەشمان وەرگرتەوە قسەکەی زۆر ڕاستە بەس باوەڕت هەبی هەزاری وەکو سدیقی جەنازەی هاتەوە و شاردیشیانەوە کەسیش نەیزانی کەسیش پێی نەزانی ئێ پاشی ئەو هەموو سارەی تازە بە تازە چمچی پێ برێم بە خێرەیەوە ئەمە نەوار هەفتە سارە مێردم بە ئێحسانی کردیە منداڕەکانم ئەوە گەورە بووینە ئەرێ ئێحسان لە قسە چی ناکەی بابا قسەی تو زۆر ڕاستە بەس دەبا ئەتوو بەو منداران گوت با بەو کسەکەت گوت با بە هەردووچیان گوت با بە کڕۆ کسەکەی بتگوت با ئەوە بابتانە نەگەوها کڕۆکسەکەت دەریکەن و لە پێش ساوی تو قسەی پێ برێن کوڕە کاکە تۆ چ دەرێ حاجی سدیق ئەو کوڕەی سەرشێتە هەموو دەوێن حەبی دەخوا و سەرخۆشە والله بدیت بە ئەوی ڕۆژێوەچی ئەمن و ئیحسان گەیشتینە سەری لاڵ بووین بەرامبەری بەس بدیت بە ئەو کوڕەتی لە بابی کردیە با یەک فلسی مشکلەکە ئەوەیە ئەمن و ئەودا کە لەستی شێت بووینە لەوەتی هەیە دەردمان دەداتێ لەسەر ملک و ماڵی بابی دانیشتێ بکەی خۆی تەسەڕف دەکا قمارێ دەکا مەشروبی دەخواتەوە پارەی بۆلا باولادا دەدا واللهی بەمبی سەدیق ئەوڕێ دێتەوە پێشت بی والله ئەگەر سدیق بێتەوە حەقیتی هەرچی بکە دەزانیت چیە ئەو سدیقا لە منداڵیەوە ڕقی لە قمار و لە ئارەق و لەو مەشروب و ئەوشتانە بوویتەوە والله ڕقی لە زغارش دەبەوە واللهی ئەو هەیە کاکە بەخوای ئەگەر بزانی زەبرە چی لێتدا لێ پێم باشە جاری واز لە مۆزوعی بینن بزان خوا چ دەکات چی لێ دێتەوە والله قسەکەی زۆر ڕاستە بۆچی هاتم لەکن دەرکەی گوتی هالۆچە هاتی و کابرا لۆ چاتێکوانەوە ئەدەم تو زانم ئەتو لە خۆت شێوش کردیە ئەدۆ دا لە گەریان دانیشتە ئەو کابرایە برادری بابمە ئەتو دویاکە تو وەختەما بۆ پیاوی بخۆی دەمزانی وەخت پێڕیە هەر لە قسەکان ڕادیار و لۆچە هاتی لۆچە کۆمپانیای چت دەمێ وەرە بابەوە زۆر مشکلەیە بەخۆی هەستم بڕۆمە تا زەر بە شلێن دایمە کورە دەدانشە حازی و زەندەقت چوو سەلامەت بی چ حەدی هەیە لێت دەدا دانشە چاچی خۆوە ئەجە پێت نەگوتین یعنی ئەو ئێستا هاتیتەوە لەک نەتووە نەخێر لەکنە من نییە گوایە لەکەم برادەرشی خۆیتی ناوی وەلیە وەختی خۆی لە ئەسیری پێکەوە بووینە ئەو کاگوەلیە ماریان لەگەڵ عەرەبانە ئێستا لەک نەبیە ئەو ماستە مۆشتێدا هەیە بەڵاژۆ کابرا ناتێکوانە لە وەختی دەچم دەرسی خۆم دەخێنم دەبڕۆ چە لەگە خوێندنوێ دەی صدیق کوی باشی خۆش بی چیە لۆ هاتەماشان دەکەی چیە وەزانیدا چی ئەمیری هاتیە
خەفەتی مەخۆ عەزیزم سدیق ئەو ئیشانە لە پیاوان دەقەومێ ئەتوو لە ئیرانە تاریخەکی جوانە دنووسی بوو ئەلێرەش لە خۆ تاریخەکی بنووسە وەلی نووسینی خوای لە هەموو نووسینەکی گەورەتر و لە هەموو نووسینەکی جوانترە ڕاستە دەم خودەی ئەوە بە فکرت دێوەشی زاران دەیان گوت فەلافل و ئەنتە ماشی لە ڕێوەشی هاتمە دوو فەلافل مینایەکەش لە بۆ توێکەش دەبن هام خۆدەی دەم خۆدەی ناخۆ ئێ دەم خۆ ناخۆم ماڵەوە دانا تۆ ئەمنشت هینایە سەر سفر ئەتۆ زانە ئەو سەمەدا سەمەدی پینە دۆست وەی لێ هات ئەمن دەربکە لە دوکانێ دەرمی کرد لە دوکانێ ئاخ وەلی ئاخ وەلی ڕاستە دەرێن لە جێی شێران ڕیوی دەکەنجێرن ئای کاتی کە پارەم هەبوو خۆزیا هەر لە ئیران بمرد بامایە و نەهات بامەوە سەر ئەو وەزعی ئێستا ئەمن تێدا صدیقی زۆر بەسیتە ئەلێرە سواری ترومبێلی بەڕاست هەستا سەر حدودی بە ئیرانیەکان بلێ چتوری ئاغا ئەمن حەز دەکەم لە ئیرانێ بمرم ئەوانیش لە تو دەبەنەوە معەسکەری ئەمنش ئەلێرە لە خۆم لە گەرداشی محەممەدی پێک دێم کورەوەلی ئەتو لەوەندە بێ عەقلی بکە لە ڕێ ئەو خودایی ئەتواز لەو قسە قۆڕانە ناینی ئێ کوڕە ئەتووداچی محەممەدت ئیهمان نەکرد بوو بە دووداچی ئەمریکەت بووی ئێ من چم گوتیە دەرێم لۆ خۆتە تا زووە بڕۆ کنداچی محەممەدی خۆ قسەی خراپم نەکردیە سڤیق وەلی تێم بگە کورە تێم بگە لە ڕێ خودای ئەتو لەوها بێ دەماغی کورە داچی ئەمیری داچی کوڕ و کچمە دوایێ وەلی لەبیر نەکەی ئەو هەموو سەروەتەی خۆم و بابم و برام هەمووی لەکنەوانە کورە وەلی ئەمن بە ژیرفانی بەتاڵ بچم لە کندارچی محەممەدی دانیشم چم بکە ڕاستە سودیق ڕاستە بەس باشە ئەدی هەر بە خۆت نەبووی دەدگۆت کوڕەکەم بێ ئەخلاقە و داچی ئەمیریش مێردی کردیە وەلی کورە ئەمن ئیمانم زۆر بە خودای بە قووەتە ئیمان ئامەنە بالله پشتیوانیشم هەر خودایە توای ئەتواز لەو قسە قۆڕانە نینە ئەتو چێ دەرەی شەیتان دەرست دەداتی باشە تو پێم برێ ئەو حاجی لۆ نەهات حاجی هەوکە لە باتی من و تو دانیشتە دۆڵمەکەی لە ماڵی ئیحسانی لێ دەدا ماڵی ئیحسانی چاویان قەپات کرد بە دۆڵمەکەی و مەسەلەکەی بەجێ هێشت سدیق باشە ئەتو چیە ماشەڵڵاوەها خۆت ڕازاندیتەوە ئەوە چێوە لە چێتینە کوڕە خۆ بەڕاستە بە فکرماتەوە ئێ باشە سدیق ئەدی تو هەر نەت دەتگۆت ئەمن دەتکەمە وەچیلی خۆم دەتکەمە دەستە ڕاستی خۆم ئەمنیش هەڵستان جلو بەرگم نەبوو هەڵستان پانتۆڵۆن و قەمیس و چاکرەوە تا مۆبایلەکشم کڕیە لەبوو ئەوەی بەقەرت کڕیتیم یەک فلسم نەدایە بەڕاستە وەڵا بەڕاستمە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ولا أمن هێشتانەکە قەردی داچی محەممەدم خلاص نەکردیە نۆبەتی قەردی وەلیە والله پیاوەشی بە تەحملی دەوێتن سدیق واللهی ڕاستە زۆرت کفتە و دۆڵمە و تچمەی بە گۆشتی حەیوانی خوارد خلاص نەما دەلێ دەبا ئەو لە فەیە بە من و تو بخۆین لە پەی فەلافل ناخۆ ئێستا بابە لێرە باە ئەوکو بە خۆشانی خوار بە چەند خۆش بوو ئەرێ وەڵڵاهی کوڕم ئەمیش لەبەرەوەی دروستم کردبوو نیوڕانی هاتبووە لە ماڵێ نەبووم ئێستاش گوتم بادانم دیارە نایەتەوە خەمتان نەبینە ئەنکە بابە لەگەڵ مامۆلی لە ئەبوو شەهابی کەبابی لێ دەدەن کەباب نەنە بڕوا ناکەم چونچی کە هاتەوە زۆر عاجزیان بوو هەر عاجز بوو کە چۆ دەرێ هەر نازانم لێو هاتوو لۆ ڕۆیشتەوە ئەگەر لۆ مەوزوعی ماڵی بابووبرای ڕۆشتوی ئەوکی خۆی گۆتی ئاسان نییە لەوانە ساڵقەڵی کردێتی دەژبی چونکی ئەو زمانیم سعر نەوعەک بوو ئێستاش نەوعەکە دوای زمانی تفازەی ئەو داعیلانە هەموو ئەوراقەکانیان سوتا ئێستا احتمالێک کەس نازانێت ئەو ئەوراقانە بەناوی کێشە بەناوی ویە بەناوی یەکی دیکەیە وەڵا ڕاستەکەی کوڕم ئەمەش ئەو مشکلەی پارەمان هەبوو ئێستاش قەرداری ئەسعەدی مۆلی دێنە دەبابێتەوە بزانین چ دەبین چی بەسەردێن خوا گەورەیە نانەکەتان خۆ
كرك ورا مالي ولي لشي بابا أبي الأسير هاتوا عافية أبي الأسير هاتوا ديار دي ناسي لشي مالي أو تركيها ئێستا بەتەمای چی مامۆستا پێم بڵێ وەلی ئەمن بەتەمای خوای ڕەب العالەمینم تێگەیشتی بزانم خوای تەبارەک وەتەعالە چم لێ دەکا بە چەند دەرێم دەگەینی هەر شتێک دەبی دەنێ بەتەمای خوای هەستە حاجی زەڕەفرۆش هەستە لەوی زیاتر لە دۆڵمە خواردن هاتیتەوە چێ کردی و چێ خواردی باش سەرچاو سەرچاو يا خو بخير بيوه